لە ڕۆژی 28 نیسانی ساڵی 2005 دوای 22 مانگ بەناحەق دەستگیرکرانی لەلایەن ئەمریکاوە مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ئازاد کراو لەگەڵ جەماوەری ئەمەکناسی کوردستاندا بە دیدار یەکتر شاد بوونەوە. ئەوە یەکەم جار نەبوو کە کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەوتە بەر ستەمکاری ناحەزانی. موشەکبارانی بنکە و بارەگاکانی لە خوڕماڵ و ئەحمەد ئاوا و هەورامان و شەهید و بریندارکردنی دەیان کادیر و پێشمەرگەی دیبێکی دیکەی جەنگی ئایدۆلۆژی و گوماناوی ژوورە تاریکەکان بوو بۆ پەلکێشکردنی کۆمەڵی ئیسلامی بۆ جەنگێک کە بڕوای پێی نەبوو. هەر بۆیە لە کوێی ئەو جەنگ پێفرۆشتنانەدا بەسەر بەرزانە لە کوورەی تاقیکردنەوەکان دەرچوو. ئەگەرچی لەگەڵ دەستگیرکرانی مامۆستا عەلی باپیردا لە ڕێگەی گرتن و گوشاری سیاسیەوە بە سوودوەرگرتن لە دەسەڵاتی بێگانە هەموو هەوڵێک بۆ بەرتەسکردنەوەی ئاسوی بەردەمی کاری کۆمەڵی ئیسلامی درا هەر لە گەماروی ئابووریەوە تا ڕێگەنەدان بەوەی لە چوارچێوەی لیستی کوردستانیدا بەشداری هەڵبژاردنەکانی کوردستان و عێراق بکات. بەڵام کۆمەڵ توانی بە هەمووانی نیشان بدات کە خاوەنی جەماوەری خۆیەتی و لە کاتی تنگانەدا جەوهری ڕاستەقینەی خۆیان بە هەمووان نیشان دەدەن. بۆیە لەو هەڵبژاردنەی 2005دا بە سەرکەوتنی بەرچاوی دۆستانی خۆشحاڵ و ناحەزانی تووشی شۆک کرد. بەڵام بە پێچەوانی هەڵوێستی کوردبینانی هەندێک لە سیاسەتمەداری کورد کۆمەڵ بۆ پرسانەتەوەی و نیشتیمانەکانی کوردستان پشتیوانی خۆی لە لیستی کوردستانی ڕاگەیاند بەبێ ئەوەی هیچ مەرج و بەرامبەرێک داوا بکات و لا چنینەوەی پۆست و پارە و دەستکەوتدا بەشدار بێت. ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان چەسپاوی و بەردەوامی و خۆڕاگری ئەمیری کۆمەڵی ئیسلامی و ئەندام و لایەنگران لە سەر هەڵوێست و پرانسیپەکان و دەرچوونی سەربەرزانە لە قۆناغا سەختەکانی گەمارە و کۆسپ و لەمپەرەکان لەلایە کۆمەڵی ئیسلامی وەکو پارتێکی خاوەن هەڵوێستی ڕازگۆ و دڵسۆزی گەلی کوردستان بە جەماوەری گەلەکەمان ناساند. لەلایەکی دیکەش ئەو بەردەوامیە شوناسی ساختەکارانی زۆر بازرگانی سیاسی دەرخست کە دەمێکە لە پەنای دروشما زرق و برقدارەکانی ناسیۆنالیستیەوە بازرگانی با ژیان و بژێوی و چارەنووسیم گەلەوە دەکەن. دوجار زیندانەکانی عێراق حەقیقەتی دەسەڵاتی داگیرکەری نیشاندا. بەڵاوکردنەوەی هەزاران وێنە و ڤیدۆی ئەبڕۆبەرانەی پێشێلکاری دڕندانی مافەکانی مرۆڤ لە زیندانی ئەبوو غرێب و باگرام و گوانتانامۆ و زیندانیانی هێنەکانی ئەوروپای خۆرهەڵات لە جیهاندا و ڕاستی دەرخست کە بانگەشەی هێنانی ئازادی و دیموکراسی بۆ عێراق و ئەفغانستان جگە لە سەراب و ڕیگی ڕەوان شتێکی تر نەبووە. ویلایەتە یەکگرتووەکان بانگەشێوەی دەکرد کە ئەو دوو وڵاتە لە نەهامەتی دیکتاتۆری و پێشێلکردنی مافیا وڵاتانی لەلایەن دیکتاتۆرانەوە ڕزگار دەکات و بە ملیۆنان پۆستەری عێراقی هیوا و ئاشتی چاپ کرد و بڵاو کردەوە. بەڵام ماکامەکەی لە عێراق و لە ئەفغانستانیش پێشکەشکردنی دوو وڵاتی فاشیلتر لە ڕابردووە کە ئاسۆی داهاتووی هەردوو وڵاتەکە لێڵ و تەماوی و سەخت و دژوارە.